ئەم گەشتە بەبێ بلیت بۆ گەشتیاران دەست پێ دەکات. ئەمانە دواساتەکانی شاری دوومایە لە دەشتی دیمەشق. ئەم گرتە ڤیددیۆیەش دوایین گرتە دەبێت لەم ناوچەیە. کەمێکی دیکە لێرە دەچینە دەرەوە بەرەو باکووری سووریا بەڕێدەکەوین. کامێراش لەگەڵمان دەبێت بۆ ڕووماڵکردنی ئەم کۆچە. ئامادەکاریەکان دەستیان پێکرد بۆ دەرچوونی خەڵکی سیڤیل و چەکدارانی سەر بەهێزەکانی جێشول ئیسلام لە شاری دوومایی سەر بە غوتەی ڕۆژهەڵات بەرەو باکووری سووریا. پێش ئەم کاروانە چەکدارانی فەیلەقی ئەڕەحمان کە پێکهاتەیەکی سەربازی سوپای ئازادی سووریایە لە یەکە نیشتە جێبووەکانی غوتەی ناوەڕاست و گەڕەکی جوبەر لە دیمەشق لەگەڵ ژمارەیەک لە خەڵکی ناوچەکە بە هەمان ئاراستە بەڕێکەوتن. دانیشتوانی گەڕێکی حەرەستا هەمان سیناریۆیان بەسەرهات. ئێرە یەکەمین شوێن بوو کە خەڵکەکەی بەرەو باکوور بەڕێکران. چەند فەرماندەیەکی ئەم هێزە چەکداران پێیان ڕاگەیاندن سیناریۆی سواربوون و پڕکردنی پاسەکان لە خەڵک و بەڕێکردنیان بە پێی پلانی جێشی ئیسلام بەڕێوە نەچووە، بەڵکو هەڵمەتە سەربازیە گەورەکە کە ڕژێم و رووسیا ئەنجامیاندا پلانەکانیان گۆڕی، بە تایبەتیش دوای هێرشکردن بە بەکارهێنانی گازی ژەهراوی. خەڵکی سیڤیل لەبارەی چوونە دەرەوەیان ڕوبەڕووی بڕیارێکی سەخت و چارەن و ساز بوونەتەوە. ترس لە تۆڵەسەنەوەی ڕژێم لە کاتی کۆنتڕۆڵکردنی شارەکە و پەلکێشکردنی ڕۆڵەکانیان بۆ خزمەتی سەربازی گرنگترین فاکتەرە بۆ جێهێشتنی زێدی خۆیان. خەڵکان لێرە ڕوبەڕووی نەهامەتی نوێ بوونەوە بەر لە دەرچوونیان. چاوەڕوانی بۆ چەندین کاژێر، چونکە پاسەکان بە ژمارەیەکی کەم دەهاتنە نێو شارەکە، وێڕای ئامادەبوونی ژمارەیەکی زۆری پاسەکان لەو ناوچانەی ژێردەستی ڕژێم. ئەمەش خەڵکی ناچار کرد لە شەقام و کوچە و کۆڵانەکاندا بمێننەوە. چاوەڕوانی و نەهامەتی یەکەم بەشی چیرۆکی ڕۆیشتنیانە. قەیس حەسەن چالاکوان و میدیاکارە، زۆربەی بۆردومان و هێرشەکانی ڕژێمی بۆ سەر گەڕەکە سڤیل نشینەکانی دۆما تۆمار کردووە. حەسەن ماڵاوایی لەم گەڕەکانە دەکات و چیرۆکی خۆی دەگێڕێتەوە. ئەمڕۆ ئێمە ماڵاوایی لە ماڵ و حاڵمان دەکەین، خواحافیزی لە شارەکەمان دووما دەکەین. ئەمەش دۆخێکی خەمناکە، ئەمە دوایین شت بوو چاوەڕێمان دەکرد، بەڵام ئەمە خواست و قەدەری خوایە ئەوەی ڕوویدا بینیمان. من لەدایک بووی شاری دوومام تێیدا ژیاوم، تەواوی شۆڕشەکەم بە بەڵگا تۆمار کرد. ڕۆژانی خۆپیشاندانم بینی، ڕۆژانی زۆر خۆش بوون، گەنجان زۆر جۆش و خۆش بوون، تەنیا داوای ئازادیان دەکرد. هیچ کەسێک ئاراستەی با توند و تیژی هەنگاوی نەدەنا، هەروەها هیچ کاتێک ئاراستەی تونداژۆیی بەخۆیەوە نەدەبینی. ئێمەی خەڵکی دووما دژی توند و تیژی و تونداژۆین. ئێمە تەنیا داوای ژیانێکی بە کەرامەت و ئازادمان دەکرد. هەموو شتێکمان بینی، بەکارهێنانی چەکی قەدەغەکرا و قەدەغە نەکراوی نێودەوڵەتیمان بینی. ئێستاش لە خاکمان وە دەردەنرین و تووشی ڕاگواستنی زۆرم لێ دەکرێن لە بەرچاوی خەڵکو و لە بەردەم بێدەنجی جیهان و ڕەزامەندی نێودەوڵەتی. ئەمەش وڵات و زێدمانە، پەنا بەخوا دووبارە بۆی دەگەڕێینەوە. بەر لە دەرچوون شێویەک ڕوویدا. کاتێک پاسەکان هاتنە نێو شار و خەڵک و چەکدارانیش بەرە و پیری پاسەکان چوون. لەو سادەدا تاڵانکردنی خواردەمەنی دەستی پێکرد. تاڵانکاریەکە لە کۆگاکانی مرۆیی سەر بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و سوپای ئیسلام ئەنجامدرا. ئەم ڕووداوە بووە مایەی شۆک بۆ خەڵکی ئاڵۆقەدراو لەلایەن ڕژێم لە 15 تشرینی یەکەمی ساڵی 2013ەوە. لایەنی دووهەم بەرپرسیارەتی ئەم ئابلۆقە سەختە 5 ساڵیەی سەر شارەکەی خستە ئەستۆی ئۆپۆزیسیۆنی چەکدار و ڕژێم.
گەشتەکە درەنگانی شەو دەستی پێکرد. ڕژێم بە ئامادەبوونی ئەفسەرە ڕووسیەکان و پۆلیسە چیچانیەکان پاسەکانی دوای پشکنینی چڕ لە خێوەتگەیەکی تایبەت کۆکردەوە کە لەژێر کۆنتترۆلی خۆیدا بووە لە نزیک شاری دووما. دواتر بە شەو پاسەکانی کۆکردەوە لەسەر ڕێگای سەرەکی دیمەشق حومس لەژێر چاودێری ئەفسەرانی ڕژێم و مانگی سووری سووریا. ماوەی گەشتەکە 36 کاتژێرە، هەمووان بەدەم ڕێگاوە لە دیمەشق بۆ حومس و لەوێشەوە بەرەو حەما تاوەکو حەلەب. ئەمە نەخشەی جوگرافی گەشتەکەیە. ئاستەنگی سەخت ڕوبەڕووی خەڵکەکە دەبنەوە. درێژی ماوەی گەشتەکە و دووری مەوداکەیە ماندویان دەکات. پێشوازیکردنی سوپای ڕژێم لە پاسەکان بە دروشمی تایفەگەری هۆکارێک بوو بۆ ترساندنی منداڵان و ژنان. هەروەها دۆخەکەش لە نێوان هەردوو لایەنە نەیارەکە ڕژێم و ئۆپۆزیسیۆن بەهۆی ئەم کارەوە دەشڵەژا. وێستگەی کۆتایی گەشتەکە ئەو کاتە دەست پێ دەکات کە پاسەکان دەگەنە دەروازەی زەنەدەین لە ناوچەی باب سەر بە ڕیفی حەلەب کە ئەوێش لەژێر کۆنتترۆلی سوپای ئازادی سووریادایە کە لەلایەن تورکیاوە پاڵپشتی دەکرێت. لێرە چاوەڕوانی ناچاریە تا ئەو کاتەی ڕێکارەکان تەواو دەکرێن بۆ چوونە نێو شار. بەپێی ئەو ڕێکەوتنامەی لە نێوان جێیشی ئیسلام و رووسیا ئیمزاکراوە چەکدارانی لایەنی یەکەم بۆیان هەیە تەنیا تفەنگێک و دوو مەخزنی فیشک لەگەڵ خۆیان ببن. هەروەها بۆ خەڵکی مەدەنی کەلوپە لە پێویستەکان و پارە و خشل و مۆبایلەکانیان لەگەڵ خۆیان ببن. چەکی چەکدارەکانی جێیشل ئیسلام دەبێت ڕادستی یەکەکانی سوپای ئازادی سووریا بکرێت و دوای پشکنینێکی چڕ اینجا ڕێگەیان پێدەدرێت لە دەواازەی شارەوە بچنە ناوەوە. لە نێو خێوەتگەی شمێران لە دەشتی حەلەب یەکێک لە بریندارەکانی جێیشی ئیسلام نیشتەجێ بووە. چیرۆک و نەهامەتیەکانی لەم شوێنە دەگێڕێتەوە. دەستمان کرد بە چۆڵکردنی شارەکە، هەموو خەڵکی ژاوارە بوون. گوایە ڕەوانەی تورکیامان دەکەن بۆ ئەوەی تیمار بکرین، بەڵام تاوەکو ئێستا هیچیان بۆ نەکردوین. تەنانەت لێرە هەر پزیشکیش نییە. تەنانەت لێرەش هیچ پزیشکێک نییە بۆ چارەسەرکردنمان. من 3 ساڵە گولەم بەرکەوتووە. ئازارەکەم هەروەکو خۆیەتی جگە لە خوای گەورە پشت و پەنامان نییە. هەرچۆن بجوڵێمەوە ئازارێکی سەختم پێدەگا. برینەکەم ساڕێژ نەبووە، زۆر بە ئازارە. فەرماندەکانی جێشی ئیسلام سەردانیان کردین و بەڵێنیان پێداین خانومان بۆ تەرخان بکەن بۆ ئەوەی بەحەوێنەوە لەگەڵ خێزانەکەمان. هەمویان دەزانن یەکەم بریندار ئێمە بووین و باش دەزانن کە بۆ چارەسەرکردن و تیمارکردنمان پێویستە بچینە تورکیا. وەک گوتم من 3 ساڵە بریندارم، 3 ساڵە گولەم بەرکەوتووە. هیچ شتێکمان لە دەست نایە، بۆیە حەواڵەی خوای دەکەم. مرۆڤ دەیەوێ قسە بکە و ناخی بەتاڵ بکاتەوە، بەڵام بۆ خوای دەهێڵمەوە چونکە چارەی نییە. ئەمەش دنیاە، منیش لەسەر ئازارەکەم ڕاهاتوم، کەس ئاوڕێکمان لێ ناداتەوە. خوا تۆڵەی ئێمە لە نەتەوە یەکگرتووەکان و هەموو عەرەب بکاتەوە. با دڵیان خۆش بێ بە شێوەیەکی کاتی نزادەکەم ئەوانیش وەک من ئازار بچێژن. هەموو عەرەب؟ هەموو عەرەب بەبێ جیاوازی، بەداخەوە 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 کە عەرەبین، بەداخەوە. لە هەمان شوێن گەنجێک نیشتەجێیە بە ناوی ئەکرەم تەفور. ئەو پێشتر چەکداری سوپای ئازاد بووە. باسی هۆکاری دەرچوونی دەکات لە وڵاتەکەی، هەروەها باسی کاتی دەرچوون و نەهامەتی و ئازارەکانیشی دەکات لە میانەی گەشتەکەیدا. سەرەتا هۆکاری سەرەکیی دەرچوونی من لە وڵات چەکداربوونم بوو لە سوپای ئازاد. هەروەها ڕووداوەکانی سووریا و غوتەش بۆی من لە سوپای ئازاد خزمەت بکەم کە سوپایەک ڕێکخراو بێت. من دەرنەچووم،
دواتر دەستکرا بە ئازادکردنی ناوچەکان و غوتە منیش لەگەڵ سوپای ئازاد دەرچوو. دوایی شۆڕش سەری هەڵدا و بۆردومان و تۆبارانەکان دەستیان پێکرد. دوا بۆردومان 2 مانگ بەر لە ئێستا ڕوویدا. بۆردومانەکە زۆر درڕندانە بوو. هەموو جۆرە چەکێکی قورسیان بەکارهێنا لە بۆمبی هێشویی و بەرمیل و ئەو چەکانەی دوورن لە هەزری مرۆڤ. ئێمەش ناچار بووین لەگەڵ ئەم خەڵکە پێکەوە دەربچین و ئاوارە بین. هەروەها چەکی کیمیایی بەکارهێنرا. لە نێو شارەکەماندا خەڵکێکی زۆر بوونە قوربانی. کاتێک بەڕێکەوتین و گەیشتینە ناوچە کۆنتترۆل کراوەکانی ژێردەستی ڕژێم، سەربازەکانیان سوکایەتێکی زۆریان پێکردین. کاتێک گەیشتینە ناوچەی ڕیفی حەلەب، تەقەمان لێکرا و کەسێک کە لەگەڵمان بوو شەهید کەوت. 6 کەسی دیکەش بریندار بوون. ئەمانە کۆی نەهامەتی و ئازارەکانمان بوون. تەنانەت لە کاتی لێخوڕێنی پاسەکانیش سەربازانی ڕژێم بە ئۆتۆمبیلەکانیان لێمان نزیک دەبوونەوە و جوێنی ناشرینیان پێدەداین. سوکایەتیان پێدەکردین. دروشمی زۆر ناشرینیان لە دەم دەردەچوو. دەشیان گوت ئێوە لە غوتە دەرچوون، ئێمەش حەساینەوە. بە جوێنەوە ئەم قسانیان دەکرد. ئامانجان ئەوە بوو ئێمە دوور بکەوینەوە. تەنیا هیوا دەخوازم بگەڕێمەوە ناوچەکەم. خەڵکی مەدەنی و چەکداران بەر لە گەیشتنیان بۆ دەشتی حەلەبی باکوور ڕێکخراوە مرۆیەکان و پۆلیس بەسەر ناوچەی جیاجیا دابشیان دەکەن. بەر لە دابشکردنیان لە مزگەوتەکاندا جێگیریان دەکەن تا ئەو کاتەی لە خێوەتگاکاندا شوێنیان بۆ دەکەنەوە. ڕێکخراوەکانی سەر بە حکومەتی تورکیا خواردن و خواردنەوە و خزمەتگوزاری تەندروستی و پۆشاک پێشکەشی ئاوارەکان دەکەن. گەیشتن بۆ خێوەتگاکان بە چەند جارێک دەبێت. خەڵکی مەدەنی و چەکدارانی سوپای ئازاد قۆناغ ئەنجامی دەدەن. خێوەتگەی شمێران 30 کیلۆمەتر لە شاری باب دوورە، گەورەترینە لە ناوچەکەدا. ئەنجومەنە خۆجێیەکان پاڵپشتی مادی و معنەوی و دەرونی پێشکەشی منداڵەکانی نێو خێوەتگاکە دەکەن. هەروەها پێخەف و کەرەستەی پزیشکی و خزمەتگوزاری تەندروستیشیان پێشکەش دەکرێت و خواردنیشیان دەدرێتێ. دابینکەری گەورەی خزمەتگوزاریەکان تورکیا و قەتەرن. لە دەشتی باکووری حەلەب چەندین خێوەتگای دیکە هەن لە ناوچەکانی عەزاز، جەرابلوس، ڕاعی و سۆران. ئەمە جگە لە خێوەتگاکانی پارێزگای ئیدلیب و ناوچەی ڕیف. ژمارەی ئەو خەڵکە مەدەنیەی دووما و چەکدارەکانی جێیشل ئیسلام کە گەیشتونەتە دەشتی حەلەب 19,190 کەسن. ژمارەی پەناخوازانی عێربین و زەمەلکە و عین تەمەر و جۆبەر لە دیمەشق زۆرترن، 40,895 کەسن. 7,000 چەکداری فەیلەقی ڕەحمان لە نێوانیاندا هەن. ئەوانش بەسەر خێوەتگاکانی پارێزگای ئیدلیب دابشکراون. کەمترین ڕێژە بەر چەکدارانی ئەحرار الشام و خێزانەکانیان کەوت لە پارێزگای حەرەستا. ژمارەیان 5,204 کەس بوون و بەرەو ئیدلیب بەڕێکەوتن. ئەبوو خالید یەکێکە لە فەرماندەکانی سوپای ئازاد لە شاری دووما. بۆ چوونی خۆی باس دەکات لەبارەی دەرچوونیان لە شارەکەیانەوە بۆ باکووری سووریا. سەرەتا ئێمە دەرنەدەچوین، لەوێ جێگیر بووین، ئارامان گرتبوو لە بەرەکانی شەڕ. وە لەمەش جوانتر نەبوو، بەس ئەوەی کە ڕوویدا هەموو جۆرە چەکێکیان لە دیژمان بەکارهێنا. هەموو جۆرە چەکێک کە پێشتر تاقی نەکرابەوە بە سەرماندا تاقییان کردەوە. وڵاتە زەلێزەکانیش بە هەموو توانایەکیانەوە هەوڵی داگیرکردنی ناوچێکی بچووکی وەک دۆما سەفیانە دەدەن. گەنجانی شوورەیان بەرز بوو. کاتێک چەکی کیمیایی بەکارهێنرا، ئەوسا ئێمە کشاینەوە و لە شەڕەکە چوینە دەرەوە کە بەو هۆیەوە سەدان شەهید و هەزاران کەس بریندار بوو. هەروەها شێخ ئەبوو هەمان بەر لە شەهیدبوونی داوای لێکردین دەربچین و پاشە کشە بکەین. ئێمەش بۆ ئەوەی خوێنی زیاتری موسڵمانان نەڕژێت بە ناچاری کشاینەوە. بۆ ئەوەی خوێنی منداڵەکانمان و خانەوادەکانمان و خەڵکی ناوچەکە نەڕژێت بە ناچاری دەرچین. ئەگینا بەویستی خۆمان نەبوو.
سوێن بەخوا کەس بە خۆشی خۆی دەرنەچوە سوێن بەخوا تەنیا بۆ ئەوە دەرچوین کە خوێنی خەڵکی بێتاوان نەژێت ئێمە لە ترسی ئەوە دەرنەچوین کە ماڵ و حاڵمان وێران بووە و هەموو شتێک خاپۆر کراوە بە پێچەوانەوە هۆکارەکەیەوە بوو کە پێم گوتن پەنا بەخوا بە سەرکەوتووی دەگەڕێینەوە زێدی خۆمان شتێکی ئاساییە لێرین و لەگەڵ ئەم خەڵکە کۆچمان کردووە قەیس حەسەن دوای گەیشتنی بۆ شاری باب هەست و تاسەی خۆی دەکات بۆ خاکی دایکی هەروەها ئەو هۆکاری کە ناچاری کرد ناوچەکەی جێبێڵێت بەسەرهاتی خۆیمان بۆ دەگەڕێتەوە دوای گەیشتنی بە باکووری حەلەب دوای گەیشتنمان بۆ باکووری حەلەب ئێستا ئێمە لە شاری بابین ئەو شارە جوانەی کە خەڵکەکەی بە جوانترین شێوە پێشوازیان لێکردین لێرە هەستمان بە غەریبی نەکرد بەهۆی پێشوازی گەرمی خەڵکی ئەم شارە لە ئێمە سەرباری ئەمەش زێدی لەدایک بوون خۆشەویستیەکی جیاوازی هەیە لە دڵی هەموو سووریەک و جیاوازە لە هەموو شارەکان ئێمە بەویستی خۆمان دەرنەچوین بەڵکو ناچار کراین دەربچین ناتوانین لەگەڵ ڕژێمێک بژین کە هیچ کاتێک دەستی خۆی نەپاراست لە بەکارهێنانی هەموو جۆرە چەچێک بۆ کوشتنی خەڵکەکەی هەر لە گولەوە دەستی پێکرد تاوەکو و چەکی کیمیایی بەکارهێنا و ئەگەر بۆمبی ئەتۆمی هەبوایە بە دڵنیاییەوە ئەویشی لە جیگەلەکەی خۆی بەکاردەهێنا لە ناکاو خۆمان لە نێو یاریەک و پیلانگجێریەکی نێودەوڵەتی و هەرێمی دابینیەوە لە نێو نەفرەتی جوگرافیایەکی بێسنووردا ئێمە بەگشتی هەموو شتێکمان لەدەستدا بوو بەڵام شتێکی گرنگمان هەبوو بەڵام ئەمڕۆ لە دەشتەکانی حەلەب و لە پارێزگاکە هەموو مۆرکەکانی ژیانمان دەستکەوتەوە بەڵام شتێکمان لەدەستداوە ئەویش لە دەستدانی نیشتیمانە ئەبوو حەمدان کەسێکی مەدەنیە لە شاری دووما گۆشتفرۆش بوو وێڕای ئەوەی لە غۆتە بەشداری لە هیچ چالاکێکی سیاسی و سەربازی نەکردووە ترس لە ڕژێم و خاپۆرکردنی خانووەکەی بوونە هۆکار بۆ کۆچکردن ئەوە بە پێی قسەی خۆی لە دووما دەرچوین و دەرکراین ئاوارە بووین و هاتینە ئێرە هیچ شتێکم نەما خانووەکەم خاپور کرا و مۆبایلیشم نییە نازام کە سوکارەکەم لە شوێن و چی دەکەن دڵنیام ئەوانیش بە دوای مندا دەگەڕێن ئەوانیش نازانن چۆن پەیوەندیم پێوە بکەن زۆر حەز دەکەم قسەیان لەگەڵدا بکەم بۆ ئەوەی دڵنیابم لە بارودۆخیان و هەواڵیان بزانم دووما شاری منە لەم شارە گەورە بووم لەم شارە پەروەردەکرام و خۆشی و ناخۆشیم تێدا بینی زۆر خەمبارم و زۆر گریام نزا دەکەم لە خوای گەورە زوو بگەڕینەوە خاکی خۆمان بیری خاکەکەمان دەکەین بەڕاستی دووری لە زێدی خۆت هەستێکی زۆر ناخۆشە ئێمە زۆر دەترساین زۆر دەترساین کاژێرێک و خولەکێکی شخەو لە چاوم نەدەکەوت ئێمە زۆر دەترساین خۆم و کەسوکارم زۆر دەترساین هەروەها لەوەش دەترساین کە دەستگیرمان بکەن و ئازارمان بدەن بۆیە زۆر بە خەمباریەوە لە ماڵەوە دەرچوین و خۆشەویستانمان منداڵانمان زەوی و زارەکان و هەرچێکی هەبوو هەمومان بەجێهێشت نزا دەکەم خۆی گەورە بە زووترین کات بمان گەڕێنێتەوە زێدی خۆمان هەموو کەسێکیش بگەڕێتەوە وڵاتەکەی خۆی خۆیە کەس ئاوارە و پەنابەر نەبێت چونکە بارودۆخێکی زۆر سەختە ڕۆژگاری زۆر ناخۆشمان بینی ناوچەی عەفرین کە هێزی ئۆپۆزیسیۆن بە پشتیوانی سوپای تورکیا کۆنتڕۆلی کرد بەم دوایە ڕێگە بە خەڵکی سڤیل و چەکداران درا بگەڕێنەوە قەلەموونی ڕۆژەڵات و دەشتایی و ئاواییەکانی هەروەها خێوەتگەیەک لە ناوچەی جندێرز لە باشووری شارەکە دامەزرا بەڵام تاوەکو ئێستا ڕووکردنە ئەم ناوچەیە قەدەغەیە لە ناوچەی قەلەمون 2240 کەس ئاوارە بوون کە چەکداران و خێزانەکانیان بوون لە نێوان دەشتی حەلەبی ڕۆژەڵات و عەفرین و پارێزگای ئیدلیب ئاوارەکان نیشتەجێ بوون
ئەوانەی لە غوتە و قەلەمون و دەشتی دیمەشقەوە ڕویان کردە ئەو ناوچانە کە باکووری وڵاتە. ئێمەش بەم شێوەیە گەشتی ئەو خەڵکەمان بۆ ئێوە گێڕایەوە. ئەم گەشتە بێبلیت بوو لە دیمەشقی پایتەخت و دەشتایەکان و بە تێپەڕبوون بە پارێزگاکانی حومس و حەما تاوەکو گەیشتنە حەلەب لە باکووری سووریا بەردەوام بوو.